يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، لە وتاری ئەمڕۆماندا وەکو تەواوکردنی وتاری جومعەی ڕابردوو ناونیشانی وتارەکەمان بە ناونیشانی وەڵامی بەجێیە. وەڵامی بەجێ واتە دانایی لە گەیاندنی مەبەستدا. ئینسان کاتێک کە پرسیارێکی لێ دەکرێت، کاتێک کە بەرامبەر گفتوگۆیەکت لەگەڵ دەکا، ڕوونکردنەوەیەکت دەداتێ، زۆر خۆشە کە وەڵامێکی پڕ بە پێستت پێبێ و حازر بەدەست وەڵامێکت پێبێ کە بۆ ئەو جێگایە بگونجێ. ئەوەش بەهرەیەکی گەورەیە کە خوای پەروەردگار دەیبەخشێ بە هەندێک لە بەندەکانی. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ: يؤتي الحكمة من يشاء ومن يؤت الحكمة فقد أوتي خيرا كثيرا وما يذكر إلا أولو الألباب. دفرمي يؤتي يعني يعطي، يؤتي لقرآن بمعنى يعطي هاتوا واتد بخشي ذاتي الله بهركسك كما بستي به بوكارك وحكمتك تايبتي خوي دانایی پێدەبەخشێ، زمان ڕەوانی پێدەبەخشێ، وەڵامی بەجێی پێدەبەخشێ و بۆ قسەدا نامێنێ. ومن يؤت الحكمة، حكمتش چییە؟ الحكمة من أحكم بمعنى أتقن، واتە ئەوپەڕی وردبینی و کاربەجێیی، وهي وضع الأشياء في مواضعها اللائقة بها. شتێک لە شوێنێک دانەی کە ئەو شتە شایەن بەدانان بێ لەو شوێنەدا، ئەو قسە شایەن بێ کە لەو مەجلیسەدا و لەو شوێنەدا و لەو بابەتەدا وەڵامێکی پڕ بە پێست بێ بۆ کەسی بەرامبەر. جا فەرمووی یوئتی واتە ئەوە عەتای خوای پەروەردگارە، کەسێک کەوا قسە ڕەوانە، کەسێک کە وەڵامی بەجێی پێ بۆ پرسیارەکانی خەڵک بۆ قسەدا نامێنێ، ئەبێ بە بەخششی خوای بزانێ، بە ئازایەتی خۆی سیر نەکا و سوپاسی پەروەردگاری لەسەر بکە بۆ ئەوەی خوا لێی وەرنەگرێتەوە. چونکە خۆشەویستانم هەموو شتێک کە خوا بە ئینسانی دەبەخشێ، ئەگەر ئەو کەسەی خاوەنی ئەو خەڵات و بەخششەیە خوا پێی بەخشیەوە سوپاسی پەروەردگاری لەسەر کرد، لە خۆی بوغڕانە بوو خوا بۆی زیاد دەکا. ئەگەر گاڵتەی بە خەڵک دەهات و ئەمەی بەهی خۆی دەزانی و لە خوا بێمنەت بوو، خوای پەروەردگار لێی وەردەگرێتەوە. ومن يؤت الحكمة فقد أوتي خيرا كثيرا. هر کەسێکیش کەوا پەروەردگار حکمت و دانایی پێ بەخشێ، ئەوە عەتا و بەخششێکی زۆر گەورە و فراوانی لەگەڵ کردووە. جا ئینسانی حەکیم و ئینسانی دانا پێویستە زانا بێ و عاقڵمەند بێ. چونکە ئینسانێک هەیە جاهیلە واتە نەزانە، ئینسانی واش هەیە سەفیهە واتە کەم عەقڵە. ئەم دوانە ئەگەر جاروباریش قسەیەکی بەجێ بکەن ناچێتە بواری حکمەتەوە، چونکە جاروبارێک و بەسەر دەمیانە هاتووە. بەڵام حکمت و دانایی ئەوەیە هەم ئینسانەکە زانا بێ، هەم ئینسانێکی ژیر و عاقڵ بێ. وما يذكر إلا أولو الألباب. هیچ کەسێکیش لەم ڕاستیانە تێناگا ئەو کەسانە نەبێ کە خاوەنی عەقڵێکی تەواون. ئەلباب واتە کرۆکی عەقڵ. عقل ئەگەر وەکو شتێک وابێ، وەکو گوێزێک وابێ، لوبەکەی کە لە ناویایەتی ئەوە ئەلبابە. واتە عقل یەکێکە لە سەرمایە هەرە گەورەکانی ئینسان. زانای بەناوبانگ ئیبن عوثەیمین ڕەحمەتی خوای لێبێ لە تەفسیری ئەثەمیندا لە مجەلەدی 1 لاپەڕەی 702 دەفەرمێ: العقل ليس هو الذكاء. عقل جیاوازە لەگەڵ زیرەکی. ليس كل ذكي عاقلا. شەر نییە هەموو ئینسانێکی زیرەک عاقڵ بێ، ولا كل عاقل ذكيا. شەرتیش نییە هەموو ئینسانێکی عاقڵ زیرەک بێ. بەڕێزان سەرنجی ئەم قسەیە بدەن. هیوا هەیە قوتابیەکە لە مەکتەبە لە شت ناگا، نابێ بڵێ مادام لە دەرسەکانی دەرناچی هیچی لێ پەیدا نابێت. لەوە چێ یەکێ لە بیرمەند و عاقڵەکان بێ،
مەرجنیە هەموو کەسێکی عاقڵ زیرەک بێ لە خوێندن و خوێندنەوەدا زیرەک بێ شەرتیش نییە کەسێک کە دەرەجەکانی هەمووی سەد بن ئینسانێکی عاقڵ و ژیر بێ کەسێک کە لە دەرەجاتە لە خوێندنا زۆر پێشکەوتووە زیرەکە بەڵام شەرت نییە عاقڵ بێ لەوە ئەچێ هەنگاوی زۆر هەڵە بنێ لە ژیاندا دەشکرێ خۆی پەروەردگار هەردووشیان لە یەک کاتە بە ئینسان بەخشێ هەم عاقڵ بێ و هەم زیرەک بێ دەشکرێ هەر یەکیانی پێ بەخشێ ئەگە هەردووشیان بە یەکەوە بوون ئەمجا ئینسانەکە بەرەو پێشەوە دەبن یەکێ پرسیار دەکات بۆچی خۆی پەروەردگار لە بەشی یەکەمی ئاەتەکەدا فەرمووی یوئتی لە بەشی دووەما فەرمووی یوئتە هەردووشیان بە فعلی بنا مەفعول هاتوون معلومن بۆچی یوئتی لەگەڵ یوئتە قورئان هەموو فەتحە و زەممەیەک و کەسرەیەکی دەبێت ئیلا مانایەکی هەبێ وەکو کتێبی تر نییە ئەم ئاەتە قورئانیە بە دوو وشەی یوئتی لەگەڵ یوئتە پێمان دەڵێ حکمت و دانایی و قسەزانی و وڵامی بەجێ دووشتە یەکەمیان خۆی پەروەردگار وەکو دیاری دەیبەخشێ بە کەسانێک جمعەی ڕابردوو عەرزم کردن هەیە هەر بە بنەماڵە قسە ڕەوانە هەر بۆ قسەدا نامێنێ بەشی دووەمیان مکتەسەبە واتە بەدەستی دێنێ ئینسانەکە لە باب و باپیرانەوە بە میرات بۆی نەماوەتەوە بە بنەماڵەیی وەری نەگرتووە ئەویش لە ڕێگای خوێندن و تەجروبەی ژیانەوە لە ڕێی ممارەسە و تەجاروبەوە لە ڕێی ئەزموونی ژیانەوە ئەو شتانەی کە مکتەسەبن واتە ئینسان فێری دانایی و زانایی و قسەڕەوانی و قسە بەجێیی دەبێ و لە ڕێی ممارەسە و خوێندن و تەجروبەی ژیان و ئەزموونەوە فێری دەبێ بەم چەند خاڵە دەتوانین بەڕێزان بەدەستیان بێنین خاڵی یەکەم خوێندنەوەی سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڵام هەموو جار وتومە سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جیاوازە لەگەڵ حیکایەت یعنی زۆر کتێبم بینیوە کە سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نووسیوەتەوە زانی حیکایەتی باسی بە شەرێک دەخوێنێەوە ژیاننامەی مرۆڤێک سیرەت جیاوازە سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم واتە منهەجی ژیان سیرەیەک کە تۆ لەگەڵ یا وردەبیتەوە معلوماتەکان وەردەگری مەواقیفەکان و هەڵوێستەکانی پێغەمبەری خوا لەگەڵ فڵان کەسە لە فڵان شوێنە چۆن بووە پاشان لە فکری خۆتا لێشی دەدەیە و لە ژیانی ڕۆژانە تا تەطبیقی دەکەی ئەمە سیرەیە ئەی ناوەی تری وەکو چیرۆک بخوێنەوە بێسوودە دووەمیان خوێندنەوەی قەولی زانایان و دانایان و حوکەمای ڕابردوو زۆر کتێب هەیە چەندین پند و قسەی باش و ئەمانەی تێدایە دەتوانی سوودیان لێ وەرگری هاک وتەی ناوداران چەند کتێبمان هەیە باسی وتەی ناوداران دەکات بیخوێنەوە زۆر شتی جوان و قسەی نەستەق دەبیستی هەندێکیان لەبەر دەکەی سێمیان گوێگرتن لەو کەسانی کە ئێستا لە ژیاندان بە کەسانی زیرەک و خاوەن معریفە ناسراون با کەسانێکی بێدینیش بن إمام علي دفرمي الحكمة ضالة المؤمن فخذ الحكمة ولو من أهل النفاق حكمة داناي وقسي جوان وقسي بجيا أو قنبوي إنساني مسلمان بدويا دقر لهر شوين دوزيا وهالي دقريتوا با منافق جوت بيتي ها منافق لكافريش بيسترا منافق قسيكي جواني كتوري قرا بوي إما حزو جام من لم بين برواق قسي كساني كي وان باس كردو بو جنابتان كمسلمان جنيا كملحدة كبرواي بإسلام نيا بلام لم شوينا دا قسيكي جواني هيا حيفا أم قصة جواني من توي مسلمان جويليا نقرين باسي نكين درسي لي ور نقرين إمام علي فرموي للمنافقش قسي جوان ورقرا شوارميان تركيز بخسر كناليكي سود بخش كسي تلفزيون دكي بابتك سي دكي دكتورك باسي نخوشيك دكا خود مشغول مكه بشتێکی کەوە تەواو بیر و خۆشتی خۆت بسەر لەم بابەتەدا زانیاریەک وەرگرە دکتۆرێک باسی نەخۆشی خەمۆشی و دەرونی دەکا پسپۆڕێکی تر باسی پەروەردەی منداڵ دەکا ئەم مەقتەعە مادام تۆ هەرسەی تەلەڤیزۆنت کردووە جوان جوان سەرنجی بدا دڵنیا بە دوایی دەتوانی وەک خۆی بیجاڕیتەوە لانی کەم لە 150 نیوەی بەرنامەکە وەرگرە لە مەجلیسێکە باسی شتێک دەکرێت تۆ لەوێدا قسەت پێیە بابەتەکە دەژێڕیتەوە پێنجەمیان ضرورە ئینسان هەندێ معلوماتی هەبێ بەڕێزان خۆشەویستانم هەندێ ئاەتی قورئان هەندێ فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەندێ شعری شاعیرانی کورد هەندێ پەندی پێشینان بە تایبەتی بۆ ئەم گەنجانەی کە ئێستا لەم سەردەمەدا پێدەگەن موبایلەکەت ئەو هەموو شتێک تێدا لانی کەم لاپەڕەیەک بێنە ئامادەی کە ئەم شتانەی تێ ئامادەکە لەبەریان کە بەڵام وتوظیفها في المواقف المناسبة لە شوێنی گونجاوی خۆیدا بەکاریان بێنە ئەچی دەپرسەیەکەوە هەندێ ئاەت و فەرمودە و شعر لەبەرە باسی مردن و باسی دوای مردن دەکات چەند جوانە گەنجێکەکە مامۆستایەکی ئاینی لێنێت چەند قسەیەکی خێر بکە
ئەچێ مەدیسی شەکرا و خواردنەوە و مارەکردنی کوڕ و کچێکەوە چەند جوانە پیاوێکی ڕیسپی گەنجێک هەندێک ئاەت و فەرموودە و شعری جوان و پەندی جوان و پیرۆزبایی لەبەر بێ قسەی جوانی لەبەر بێ بیخوێنێتەوە بەڵام وریابی لە مەکانی مناسیبە نەک شەکرا و خواردنەوە مەدیسی هاوسەرگیری بێت تۆ بچی باسی مردنیان بۆ بکەیت ئەوە بابەتەکە هەر چەند جوانە بەڵام بۆ وێ جوان نییە ئەبێ ئاگا لێبێ قسەکە لە شوێنی خوا بکرێت هەمومان ضرورە ئەم بابەتانە وەکو عەرزم کردن چەند ئاەت و فەرموودە و شعرێکی جوان و پەندێکی پێشینانن لەبەر بێ بەداخەوە کەسانی لێ بپرسی بڵێ هەر ئێستا چی لەبەر ڕەمێ بڵێ سفرم ئەوە هەڵەیەکە بەتایبەت ئێمە لە سەردەمەکەین شتەکان ئاسان بووە با کۆمەڵێک بابەتمان پێ بێ بۆ مەجلیسی تایبەت دەممان نەبێتە تەڵی تەقی و ئێمەش مشارەکە و بەشداریەک لە قسەکانی کۆڕەکەدا بکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی وأوتیت الجوامع الكلم لە صحیح بوخاری و مسلمە هاتووە کۆمەڵەشتم پێبەخشیوە جەوامعی کەلیم واتە شتێکی کورت دەڵێم بەڵام زۆر پڕمانایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکێک لە موعجیزاتی ئەوە بووە قسەکانی کورد بوون بەڵام سەیری کە ئەم هەموو شەرحە لەسەری نووسراوە هەر کەسەش بە نەوعێک شەرحی کردووە وتەکانی ئەوەندە بە نرخ بوون الحكمة ضالة يأخذها ممن سمعها ولا يبالي من أي وعاء خرجت حديثك لأثرها تدراوة بال پیغمبری خوا صلى الله عليه وسلم كفرميتي حكمة داناي وقسي جوان وقسي بجي قنبوي توي مسلمان وريقرا لحر كسيك وجوال ليبو جوێژ مەدەیە لە چ قاپێکەوە دێتە دەرەوە وەکو عەرزم کردن هەر کەسێک کە دەیڵێ گرنگ نییە یەکتوێتی گرنگەوە چی وتراوە لە هەموو شتە جوانەکانی دنیا شت وەرگرە لە هەموو گەلان لە هەموو ئاینەکان لە هەموو بیر و بۆچوونەکان با تۆی مسلمان فکرێکی دەوڵەمەندت هەبێ چەند نمونەیەک عەرزی جەنابتان دەکەم لەسەر وەڵامی بەجێ کە ئینسان قسەیەکی جوان و کوردەکە وەڵامێکی بەجێ بۆ بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێک چووە ماڵەوە خاتو عایشە مەڕێکی کردبوو بەخێر فەرمووی ئەی عایشە چی ماوەتەوە لە مەڕەکە فەرمووی ما بەقیە منها إلا کەتیفەها ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەنها شانێک دەستێکیمان بۆ خۆمان هێشتۆتەوە ئەوەی ترمان هەمووی بەخشیوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بەقیە كلها بەقیە إلا کەتیفەها ڕاستیەکەی عایشە ئەوەیە هەمووی ماوەتەوە بڵێت دەستێکی نەبێ چونکە ئەوانە بۆمان هەڵگیراوە هەمووی ماوەتەوەی خۆمانە ئەم دەستە شەرپاداشتی هەیە کە خۆمان دەیخۆین بەڵام ئەوەیان زیاتر ئەجری هەیە کە بەخشیومانە ئیمامی ترمیزی بە حەدیثێکی صحیح ڕیوایەتی کردووە پرسیار لە ئیمامی عەلی کرا مەبەسمان لە وەڵامی دەست بەجێ و جوان و پوختە پرسیار لە ئیمامی عەلی کرا چەند هاوڕێت هەیە ئیمامی عەلی ئیمامی زەمان بووە خەلیفەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەلیفەی چوارەمی ڕاشیدینە زاوای پێغەمبەرە صلی الله علیه وسلم عالمێکی هەزاران خەڵک لە دەوری بووە لەم کاتەیە پرسیار یەکرا قوربان چەند کەس هاوڕێتە فەرمووی لا ئەدری الآن بەخوا ئێستا نازانم وەڵامتان بدەمەوە بڵێم یەک دانە هاوڕێم هەیە یان هەزارم هەیە لأن الدنيا مقبلة علي والناس كلهم أصدقائي أمر دنيا رويتيما أمر روجما أمر دەسەڵاتم هەیە ئەمڕۆ سفرە و خوانم ئاوەدانە ئەمڕۆ دەم دەورم جەمە بە یاران و بە دۆستان چونکە دنیا ڕووی تێمە و ڕۆژی ژیانمە و دڵم خۆشە و بێ موشکیلەم یەکجار ڕەفیقی زۆرم هەیە فخير الأصدقاء من أقبل إذا أدبر الزمان عليك رفيقي راستقينا أو وقت دردكوك كدنيا لدجد بيا زمان نەبوو بی هەژار بی خاوەن موسیبەت بی لێ قەوماو بی نەخۆش و دەردەدار بی سفرەت کەس بێ دیواخانت گەرم نەبێ مەتبەخت سارد بێ ئەو وەختە بۆ دەردەکەوێت چەند دۆستی ڕاستەقینەت هەیە چ وەڵامێکی کورت و پوختە ئیمامی عەلی باسی سیفاتەکانی هاوڕێی ڕاست و ناڕاستی نەکرد فەرمووی بێستا نازانم چونکە زەمان لەگەڵ مایە ڕۆژی ژیانم ئەستێرەی بەختم بەرزە زۆر خەڵک هاوڕێمە بەڵام بۆم یەکلایی نەبووتەوە کاتێ زەمن پشتی تێکردم و دنیا لەگەڵمان نەبوو چەند کەسم لەگەڵا دەمێنێتەوە بۆیە دڵێن لە چاکەی هەژاری هەمووی بەڵاو ناڕەحەتیە یەک چاکەی هەیە ئەویش ئەوەیە دۆستی سینی و مەسلحەتن نییە لە کاتی هەژاریدا دۆستێکن نییە دۆستی سەر سینی و ناخواردن بێت دۆستێکن نییە دۆستی سەر مەسلحەت بێ چونکە تۆ بە هەژاری ئەمانەت پێ ناکرێ ئەوەی دۆستە دۆستی ڕاستەقینەی خۆتە ئەگە وریابی ئەویش بەکارن نەهێنێ وەڵامی بەجێ کێشەی گەورە بچووک دەکاتەوە بە یەک دێڕ بەبێ محازەرەی زۆر
لە بینی شیعە و سونەدا کە بەداخەوە بابەتێکی زۆر قێزەونە ئینسان یەک ئاینی هەبێ و ئەوە دەستی بچێتە خوێنی یەکتر بۆ چوونی یەکتر کەەوە مسلمانانی لە دێر زەمانەوە دواخستووە شیعە و سونە زاناکانیان لە جیاتی بە بیر و باوەڕ بڵاوکردنەوەی ئیسلامەوە خەریک بن بە بەرپەرشدانەوەی بێ باوەڕانەوە بە بەڵگەی جوان خەریک بن خەریکی مناقەشەی یەکتر بوون ئێستاش وایە بەداخەوە خەریکی ئەوە بوون ئەم ڕەدی ئەو بداتەوە ئەو ڕەدی ئەو بداتەوە هەردوو لایەن چوونە خزمەت زانا و فەقیهی گەورە عالمی گەورە ئیمامی ابن الجەوزی ڕەحمەتی خوای لێ بێ عەرزیان کرد کام لەم دوو کەسە گەورەیە کامیان گەورەترە ئیمامی ئەبوو بەکر یان ئیمامی عەلی شیعەکان دەیانوت ئیمامی عەلی گەورەترە سونەکان دەیانوت ئیمامی ئەبوو بەکر گەورەترە وتیان بە ئەم زانایە لە بەینمانە قسەیەک بکە دەیکەم بڵێ چی ئیمامی ابن الجەوزی نەهات فەزیلەتی ئیمامی ئەبوو بەکر بژێڕێتەوە پیاوەڵ چی لەبارەوە فەرمووە ئیمامی عەلی چی لەبارەوە فەرمووە ئەمە کۆڕ و مەدیسی چەند سەعاتی دەویست بەڵکو یەک دیاڕیوت فەرمووی گوێم لێ دەگرن و لەسەرەوە قسە مەکەن وەڵامەکە بەس بە ئەمەیە وتیان خودبان یەک قسەمان بەسە فەرمووی ئەفضەلهما من كانت ابنته زوجته باشترین کەس لە ئەبوو بەکری و عەلی ئەوەیە کە کچەکەی هاوسەریەتی شیعەکان دڵشاد بوون پێکەنین وتیان ئەوە ئیمامی عەلیە چونکە کچەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هاوسەری عەلیە مەبەستی ئیمامی عەلیە سونەکان جوتیان وەڵامی خۆمان وەرگرت لەخوا بە زیابی ئێوە گرەوەکەمان بردەوە چونکە کچەکەی ئیمامی ئەبوو بەکر خێزانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوە مەبەستی ئێمەیە فەرمووی کەس قسە لەسەری نەکا وەڵامی خۆتان وەرگرت بابەتەکە کۆتایی پێهات چەند جوانە ئینسانانێکی زانا ڕیشسپی ناو مەجلیس بە یەک دێڕ هەردوو لا ڕازی بکە بەبێ خوێن ڕشتن لە یەکیان دوورکاتەوە بەبێ دڵعاجزی بە یەک دێڕ ئەمە بۆ هەموو کەس نایە ئەوە حیکمەتێکە کە خوای گەورە داناییەک دەبەخشێ بە کۆمەڵە خەڵک کە خەڵکی تر نیەتی دووەمیان وەڵامی بەجێ بۆ ئینسانی مولحید کەسانێکن خوا ئازادی کردوون ڕەخنە لە بوونی خوای گەورە نەعوذ بالله دەگرن لە هەموو کات و زمانێکە ئەو کەسانە هەبوون لە زمانێکە کە ئیمامی ئەبوو حەنیفە لە بەغا بوو زانە و عالمەکان عەرزیان کرد قوربان کابرایەک پەیدا بووە هاتووە دەڵێ خوا نییە نەعوذ بالله ئامادەشم کێ لەگەڵ مادا دەنیشێ بەڵگەم بۆ بێنێتەوە ئیمامی ئەبوو حەنیفەیان هەڵبژاردووە کە لەگەڵ ئەم پیاوەدا دانیشێ و باسی بوونی خوای پەروەردگار بکەن ئیمامی ئەبوو حەنیفە فەرمووی فڵان ڕۆژ دوای نوێژی عەسر لە فڵان مەیدانە با خەڵک هەمووی کۆبێتەوە ئێمە بە یەکەوە گفتوگۆ دەکەین ئێمە وەکو موسڵمان ناترسین لە ئاڕای بەرامبەر با فڵان کەس قسەی خۆی بکە ئێمەش بەڵگەی خۆمان دەخەینە ڕوو کاتی دیاریکرا و زۆری پێچوو دوای نوێژی عەسر ئیمام ئەبوو کابرا ئامادە بوو لەسەر مێزی خۆی دانیشتە بوو خەڵکێکی زۆر ئامادە بوون ئەبوو حەنیفە دیار نییە کابرا وتی لەوە ئەچێ بەرامبەرەکەم ترسابێ و پاشەخشە بکە نەوێرێ بێ گفتوگۆم لەبارەی شتێکەوە لە باڵەوە بکە کە بە چاو نابینرێ باسی خوای چیم بۆ دەکەن زۆر خەڵکە مسلمانەکە ناڕەحەت بوون ئیمام ئەبوو حەنیفە باشە بۆ دیار نییە قەت لە مەوعیدا ئەو دوا ناکەوێ وا خەریکە مەغریب لێ و ئەم پیاوە هەر دیار نەبوو وەختێکیان زانی ئیمام ئەبوو حەنیفە هات ماندووبوونی پێوە دیار بوو عەرزیان کرد قوربان ئەو بۆ وا دواکەوتی فەرمووی وەڵی ویستم لە دیجلە بپەڕمەوە ئاوەکە زۆرە کەشتیش نەبوو چاوەڕێم کرد پارچە تەختەیەک هاتە خوارەوە پارچە تەختەکەم دانا و وتم ئەمە دەبێتە کەشتی وەڵا نیو سعاتی پێچوو پارچە تەختەیەکەی گەورەتری شاد ئەویش لەلای ئەوە ڕیز بوو پارچەیەکە شاد پارچەیەکە ڕات ئەوە ئەم یەک دوو سعاتی پێچوو وەڵا کەشتێک بۆ خۆی دروست بوو منیش سواری کەشتەکە بووم و پێی پەڕیمەوە بۆ ئەوبەر کابرا دەستی کرد بە پێکەنین وتی ئەو کەسەی لە هەموو کەستان زاناتر دادەنا کاکە شێتە من لەگەڵ شێتا دانانیشم وتی بۆ شێتم ئیمام ئەبوو حەنیفە وتی ئەی شێت چێیە چاوەڕێ بێ لە ڕۆخاری بەحرا هەتا تەختە دێن و یەکتر دەگرن و دەبنە کەشتی و جەنابیشت سواری بی بگەڕێیتەوە بۆمبەر ئەی شێت چێیە ئەمە چه عەقڵێک دەیگرێت کەشتی ئەوە دروست بکرێ فەرمووی دێ ئەوە منازەرەکەمان کۆتای پێات وەڵامی خۆت وەرگرت ئەی چ عەقڵێک دەیگرێ و شێت لەو شێتە چێیە زیاتر عەقڵی ببڕێ ئەم زەویە و ئەو مانگ و خۆرە و جسمی بەشەرە هەر بۆ خۆی ئاوا لە خۆیەوە دروست بوو بێ خانە چوو بێتە پاڵخانە و کەس دروستی نەکرد بێ کابرا قسەیەکی پێ نەما و خەڵکەکە ذکر و تەسبیحاتیان کرد و کۆڕی موسڵمانان سەرکەوت بە یەک بەڵگەی عەقڵی بە یەک وڵام بەڵێ خۆشەویستان مرۆڤی ژیر بیر بکاتەوە لەم سەردەمەدا لە زانکۆکاندا قسە بۆ قوتابیانمان دەکرێت کە بیردۆزەی پەرەستندن هەیە مرۆڤ هەر لە خۆیەوە دروست بووە خانەکان ئاوا دروست بوون نەعوذ بالله وەکەوەی خالقێک لە ئارادا نەبێ ئەبێ ئاگامان لێبێ بەو بەڕێزانش بڵێن کە ئەو بیر و ڕایانە بیر بکەرەوە ئێمەی مرۆڤ لە یەک خانەدا دروست بووین
جا هەر یەکێک لە ئێمە ئازایەکە قارەمانێکە بۆ چونکە خوای پەروەردگار کاتێک کە مەنی پیاوێک دەڕژێتە ناو ڕەحەمی ئافرەتێکەوە بۆ دروستبوونی منداڵک بە ئیرادەی خوا لە یەک نوتفەدا لە یەک مەنیدا 300 ملیۆن سپێرم دەجوڵێ یەک هێلکەی ئافرەت ئامادەیە زەواج بکات لەگەڵ یەک نوتفەی بچووکە 300 ملیۆن سپێرم مەلە دەکەن و پێشبڕکەی مارەسۆنیانە بگەن بەم هێلکەیە و بیکەن بە مناڵێک و هاوسەرگیری لەگەڵا بکەن لەم کاتەدا یەک دانە دەگا تۆ ئەو دانەیە تۆ لە ناو 300 ملیۆن سپێرما قارەمان بووی مارەسۆنەکەت بردوێتەوە قەت خۆت پێکەم نەبێ بەڕێزان هەر ئەو زانستە پێمان دەڵێ ئەگە وتیان لە ناو 300 ملیۆن مرۆڤێک هەیە دەبێتە یەکەم بڕوا دوابێ کە تۆ یەکەم بی چونکە ڕۆژێک لە ناو 300 ملیۆن سپێرما تۆ قارەمان بووی کە گەیشتووی بە هێلکەی دایکت و لە تۆی باوکتەوە تۆ دروست بووی ئەمە یەک خانەیە سبحان الله یەک خانە کە چاو نایبینێ دواتر دەبێتە دوو خانە دووەکە دەبێتە چوار چوارەکە دەبێتە هەشت هەشتەکە دەبێتە 16 تا 9 مانگ و 9 ڕۆژ ئەو یەک خانەیە دەبێتە 26 ملیۆن خانە کە نزیکی 3 کیلۆیە یعنی ئینسان لە ڕۆژی نوتفەی باوک و خێلکەی دایکی یەکی گرتووە تا 9 مانگ و 9 ڕۆژەکە 26 ملیۆن هێندەی خۆت گەورە بووی بەڵام کاتێ هاتیە سەر زەوی ئەگە ئینسان لەو لەحزەی لەدایک دەبێت بەم ڕێژەیە زیادکە تا تەمەنی دەبێتە 20 ساڵ هەر مانگەی 26 ملیۆن هێندەی خۆی زیادکە بە 9 مانگ ڕواتان بێ شارێکی وەکو هەولێر جێ یەک زەلامی تیا دەبێتەوە ئەبێتە چەند تریلیۆن کیلۆ ئەی چی حەجمی ئەم ئینسانەی ڕاگەت تا 20 ساڵی شارێک جێگەی نەفەرێکتیانێت چی حەجمی ئینسانەی ڕاگەت خۆ لە دەرەوە تۆ خواردن دەخۆی گەشە دەکەی تیشکی خۆل لە دەدا لەناو ئەو ڕەحەمە تاریکەی بە سێ پەردەی تاریکی دەورە دراوە ئەی ئینسان تۆ 26 ملیۆن جار هێندەی خۆت زیادت کردووە ئەی بۆ لە سەرزەویوانی خۆ ئەگە وا بوویە ئەم سەرزەوی بەشی 6 نەفەری نەدەکرد ئایا ئەمە حەل لە خۆیەوە ڕوویدا نابێ ئەڵڵا هەبێ ئەها وەڵامێکی بەجێ بۆ کەسانێک کە بیری ئیلحادیان هەیە بیریەکیانێ بەبێ تووڕەبوون و کوشتن هەر بیر لەمە بکەوە عەقڵ دەیبڕێ برۆکانی سەرت هەموو مانگەجارە دەچێت لای دەلاک و چاکیان دەکەی بەڵام برۆکانی برژانگت مەخەستیان لێ نادەی و زیاد ناکەن خۆ حەل لە یەک پێستاتوونە دەرەوە هەر یەک دەماری خوێنیان پێدەگا ئەی ئینسان بۆ ئەمەیان زیاد دەکا و بۆ ئەمەیان زیاد ناکە چونکە ئەویان چاوە نەدەبینە تۆ بڵێ ئەمە هەل لە خۆیەوە ڕوویدا بێ كلا والله نا والله قشتي وارونا بێ الله خالقی هەموومان بێ و بەم جوانێ دروستی کردبین ئەی مرۆڤی ژیربیر بکەوە چاو خەڵاتی خوایە هەر کەسێ خوای پەروەردگار بە نابینایی بەسەری بکاتەوە تاقی بکاتەوە سەبر بگرێ پاداشتی نابینا بە ڕێزەکان تەنها بەهەشتە نابێت سوکایەتی بە نابینا بکرێ وشەی کوێری بۆ بەکار بێ ئەو کەسەی کە نابینایەک لە ماڵتاندایە مادەم نابیناکەت ڕوو لە خوایە و سابرە و ئارامگرە ئەو کەسەش کە لە خزمەتیایەتی جوان خزمەتی دەکات ئینشاءالله جێگەی ئەویش بەهەشتە ئەم چاوەکە خەڵاتی خوایە جگە لە بینینەکەی حەد شوێنێکی ئیعجازێکە بەڵگەی دەسەڵاتی پەروەردگارە بەس چاوتروکاندنتان بۆ باز دەکەم بەس چاوتروکاندن باسی بینینی چاو و ڕەشێنی چاو و برۆی چاو ئەمان هیچ نا بەس چاومان کە دەتروکێنین زانەکان دەفەرمون لە حاڵەتێکی ئاساییدا بەبێەوەی ئاگاد لە خۆت بێ لە یەک دەقەدا 13 جار چاوت دەتروکێنی 13 جار چاوی ئینسان دەتروکێ لە یەک دەقەدا لە یەک مانگا 374,400 جار لە شەو ڕۆژێکا کە 8 سعات خەوتی بی و 16 سعات بە ئاگابی 12,480 جار چاوی تۆ پێڵوەکانی بزوتووە چاوت تروکاوە لە یەک مانگدا 374,400 جار چاوت جوڵاوە لە ساڵێکە 4,492,800 جار چاوت ترپەترپی کردووە تا تەمەنت دەبێتە 20 ساڵ گەنجێکی 20 ساڵی ئاوە 89,856,000 جار ئەم پێڵوە چاوی تۆ جوڵاوە بەبێ ئیرادەی خۆت باشە پێڵوی چاوەگەر نەجوڵایە چاوماندا مەکراوە چی دەبوو هەر یەکسەر هەمووی ساڵێک چاومان نەدەبینا نابینا دەبووین ئەو تروکاندنی چاوە یەکێکە لە پارێزەرەکانی چاو بۆی چاو وشک نەبێتەوە ئەو فرمێسکی چاو ئاوی چاوە بەهۆی ئەو جوڵاندنەوەیە بۆیە هەرگیز چاو دەرمەپەڕێنە بڵێ چاو ناتروکێنم بەخوا چاوی خۆت نابینا دەکەی چاو زەق دەبێت لێگەڕە زۆریش بیری لێ مەکەوە بیژمێری خوای گەورە بە تۆی نەسپاردووە لا ئیرادی بۆ خۆی دێ و دەچێت بە قەدەر پێویست بە زۆری 13 جار لە دەقەیەکا دەچوڵێ تۆ تەمەنێت ئەگە 20 ساڵ بێ 89,856,000 جار
ئەم پێڵۆی چاوت جوڵاوە لە حاڵەتی بەخەبەربووندا بەبێ بەرامبەر 1 دینار داوە بە کەس نەوەڵا هیچ عملیاتێکت کردو 7 عەزەلەی پێوەیە 7 ماسوول کە بەردەوام خەریکی ئەوەن دەستت بۆ بردو بەرزیان کەیتەوە دایخەیتەوە نەخێر بێمنەت کەس منەتی بەسەرا نەکردووی بێماندوو بوون ئەگەر لە خواردن و خواردنەوە ڕۆیشتن قاچن ماندوو دەبێت قەت بینیتە پێڵی چاوت ماندوو بێ بەبێ ماندوو بوون بێ سلاگ بوون خوا چ جیهازێک هەیە لە 20 ساڵە 89 ملیۆن و ئەوەندە جارە بەکار بێ و سلاگ نەبێ و چەوری نەوێ و ڕۆنی نەوێ هیچ وەستایەکیش نەبینێ ئەمەگە 20 ساڵی هەمانە 80 ساڵ لە خواوەزای ئەو چاوە بەردەوام دەتروکێ و چاوەکەتی پاراستۆ لە کوێر بوون و نابینابوون تەڕایی چاوی هێشتۆتەوە بەبێ ئەوەی زیاد بکاویان کەم بکە ها پەنا بەخوای وا هەیە چاوی زیاد لە حەد دەتروکێ لێی ناشرینە زۆر چاوی دەتروکێ نەتان بینیەوە جاجا خوا نیشانماندا نەگەڵتان پێ بکەین بیرمان بکەوێتەوە ئەگە من وا بوومایەوە دەسەڵاتی خۆی تێدا نیە چاوی من لە حەدی خۆیان دەتروکێ بەقەدەر پێویست دەتروکێ ئەگە کەمتر بووە چاومان وشک دەبوو ئەگە زیاتر بووە لێمان ناشرین دەبوو ئەم ڕێژەیە حەل لە خۆ دروست بوو وەڵامێکی بەجێ بەوە کەسانی بڵێن خوانیە نەعوذ بالله ئەم چاوە ئەم پێڵوی چاوە جوڵاندنەکەی بەس جوڵاندنەکەی بەڕێزان لە خۆ دروست دەبێشتیوە ئەبێ ئیلا زاتێک هەبێت کە خوای هەمومانەکە یەک تاقە خوایە ئەیناگە 2 خوا و 3 خواوونە چاوی من بە نەوێک دەجوڵایی من 30 جار دەجوڵایی تۆ 10 جار ئێوە 10 جار 5 جار نەخێر دەبێت یەک خالق هەبێ وەحدانەتی ئەڵڵا بیسەلمێنێ لە ڕێی زانستەوە بۆ بەرامبەرەکەتی باسکە سێەم وڵامی فەیلسوفەکان قسەی جوانیان پێ بووە نووسەرێکی لە خۆبایی بە بەرناتشۆی گوت تۆ لەسەر ماڵ دەنووسی و منیش لەسەر شەرەف کەواتە من لە تۆ بەڕێزترم شەرەف گەورەترە لە ماڵ بەرناشۆ وتی ڕاست دەکەی ئینسان چی نەبێ بەدووی ئەوەدا عەوداڵە من مادەم نییە و ماڵی دنیام نییە خەونی پێوە دەبینم و لەسەری دەنووسم جەنابیشت دیارە شەرەفت نییە بۆی ئەوەندە باسی یەکێ و لەسەری دەنووسی کابرا بێدەنگ بوو فەیلسوفەکانیش وەڵامەکانیان زۆر بەجێ بوون بەرناتشۆی فەیلسوف سەری ئەسڵع بووە مووی پێوە نەبووە تا پژملی بەڵام ڕیشی زۆر درێژ بووە فەیلسوفی ئینگلیزی بەرنارد ڕوسۆل ڕەخنەی لێگرت وتی خۆزگە هەندێک لە مووی ڕیشت لەسەرت دەڕوە نە ڕیشت ئەوا پڕ بوویە نە سەرت ئەوا ئەسڵع و کەچەڵ بوویایە لەو کاتەدا بەرناشۆکتی قوربان ڕێک بووایە ئەو ڕەخنەیە وەکو ئابووری وڵاتی ئینگلیز وایە بەرهەمتان هەیە زۆر و چڕ و پڕ و کۆمەڵە خەڵک لە یەک شوێن نادەیخۆن شوێنی شاشە ڕەش ڕووتە وەکو سەری من خۆزگە ڕاز دەکەی هەندێک مووی ڕیشم لە سەرمدا بووە و ئابووری ئێوەش بەرهەمێکی زۆر بۆ هەموو خەڵکەکە بوویە نەک هەندێک قڕ بن و هەندێک پڕ بن بێدەنگی کرد جارێکیان لۆنستۆن چەرشڵ کە ڕێیز وزەرای بەریتانیا بۆ زۆر دۆستی ئەم فەیلسوفە بووە قسەیان بە یەکەوە کردو ویستوێتی نوکتە و قسەی خۆشی پێ بڵێ پێی دەڵێ بەرنارد شۆ هەر کەس تۆ دەبینێەوە دەزانێت لە بەریتانیا گرانی و برسێتیە ئەوەندە لە ڕوولاوازی شەرشڵی سەرۆکوەزیرانی بەریتانیش پیاوێکی ورگن و قەڵەو بووە وتی وەڵڵی قوربان ڕاست دەکەی هەر کەسیش جەنابەت ببینێ دەزانێت برسێتیەکە بەهۆی چیەوەیە تۆ ئەوەندە دەخۆی منت برسی کردووە قسەی پێ نەهێش لە شوێنی خۆیدا وەڵامەکەی دایەوە کتێب ئەمانەی هەموو بەڕێزان بۆ ئێمە تۆمار کردووە چوارەمیان وڵامی بەجێی ژن مەبەستمانەوەی ئافرەتانیش دەمیان نەگیرێ خۆشەویستم ئێمە لە کۆمەلگایەکی موسڵمان و کوردەواری داین کچەکەت بە ناوی دینەوە وا پەروەردە مەکە لە عومریان نەوێرە قسەیەک لە مەجلیسەکە بکە دەمی داخەی بە ناوی ئەوەی عیبە ژن قسە بکە ناڕێگەی بدەن لە کچێنی و لە مناڵیەوە با بێتە بەشداری قسە بکە با زمانی بکرێتەوە با دۆشدا نەمێنێ بەیانی بۆ قسەیەک ئەو مافە بە کوڕەکە دەدەی بە کچەکەشتی بدە ئەویش وەک تۆ ئینسانە بگرە زۆر جار وەڵامی ژنان زۆر بەهێزتر بۆ لە وەڵامی پیاوان ئەجێڕنەوەڵەن کابرایەک ڕۆژنامەیەکی بەدەستەوە بۆشنەکەی وتی با ئەم معلوماتت بۆ بخوێنمەوە وتی چییە؟ وتی ئەزانی ڕۆژانە ژن ئەگە کەسێک هەبێ لە دەوروبەریا و قسەی لەگەڵا بکات توانای هەیە 30,000 وشە بڵێ بەڵام پیاو کەم دووە حەزی ئەوەندە بە قسە نییە ئەگەر خەڵکی شەبێ قسەی لەگەڵ بکە 15,000 وشە دەڵێ ها ئافرەتان چەند زۆر بڵێی دەکەن چەند لێتان ناشرینە ژنەکە وتی ئەو معلوماتە زۆر ڕاستە مادام ئێمە لەگەڵ پیاوانە قسە دەکەین پیاویش تۆزێ عەقڵیان باش نییە و درەنگ لە شت دەگەن ناچارین هەر قسەیەک بۆ پیاوی دەکەین جارێک 2 جار 3 جار دووبارەی کەینەوە ئێمە 30,000 قسە دەکەین ئێوە 15تان بەستە ژنەکە قسەکەی زۆر بەهێز بوو ئەوە قسە بۆ تۆ دەکەم کەواتە تۆ درەنگ تێدەگەی ناچارم دەکەی کە من قسەی زۆرتر بکەم. وەڵامی بەجێ مناڵانیش زیرەکن
با ئێمە مناڵانی خۆمان ڕابێنین لەسەرەوەی فێری وەڵامی بەجێ بن دانێ مناڵەکە لە مەدیسادانێ لەگەڵ خۆتا بیبە ناو کۆڕ و مەدیسەوە بیبە شەکرا و خواردنەوە بیهێنە مزگەوت بیهێنە با چوار قسەی خێر ببیستێ ڕەمەزان بیهێنە وتاری جومعە بیهێنە بیبە ناو کۆمەڵێک کۆنفرانس و کرانەوە و کۆڕی شعری و ئەدەبی مەڵێ مناڵە بەخوا مناڵ زۆر شت تێدەگا مەڵێ 7 ساڵە چۆن لە کۆڕێکی ئەدەبی و شعری تێدەگا نا تێدەگا و زۆریش باش تێدەگا بی بە کتێبخانە با فێری قسە بێ با بکرێتەوە با وەڵامی بەجێی پێ بێ لە قەدیمە مناڵەکان شتی زۆر عەجیبیان لێ دەژێڕنەوە مناڵێک قاپێک میوەی پێ دەبێ نووسەرێک لە کتێبان نووسیوێتی کابرایشی فزولی کە لە هەموو شتێک دەپرسێ لە گەڕەکە ئەوە چی ئەوە چ نییە بە مناڵەکە دەڵێ ئەو قاپەی کە ئەو سەرچەفەی پێوەیە و قماشەی پێوەیە چی تێیا لە ژێریەوە مناڵەکەڵە دایکم ئەگەر بیویستە جەنابەت بزانی چی تێدا دای نەدەپۆشی هەروە بەس کەشف کراوی دەینات ئەو پەڕۆیی بۆیە پێدادراوە کەسێکی وەک تۆ نەزانێت چی تێیە وەڵامەکەی نەدایەوە ئیمامی ئەسمەعی لە مناڵێکی پرسی حەز دەکەی 100,000 دیرهەمت هەبێ بەڵام ئەحمەق و گەمژەبی مناڵ عادەتەن حەزی بە پارەیە لە تەمەنێکی کەمە 100,000 تمەن وەکو بڵێ دەفتەرە دۆلارت هەبێ 100,000 درهم یعنی بڵێ دەفتەرە دۆلارت هەبێ ئەی مناڵەکە حەز دەکەی دەفتەرە دۆلارت هەبێ بەڵام گەمژەبی مناڵەکە وتی نەوەڵا هەموو دنیاشم دەنێ حەز ناکەم گەمژە و بێعەقڵ بم ئەسمەعی فەرمووی بۆچی وتی چونکە ئەگەر هەموو ئەو پارەی تۆ دەڵێ هی من بێ مادام کەم عەقڵم و گەمژەم جینایەتێک تاوانێک دەکەم هەمووی لە دیەدا دەدەم هەمووی دەبێ بدەم بە فیدێ ئەو گوناهی کە کردومە ئەو تاوانێک کە کردومە ئەو کاتە پارەکەم دەڕوا ئەحمەقی و گەمژەیەکەشم بە میرات بۆ دەمێنێتەوە با عەقڵەکەم هەبێ و پارەکەمەکەم لە دەست نەچێ حەسەنی کوڕی فەزل چوو بۆ لای کۆمەڵێک زانا مامۆستایەکیان لە زاناکان مناڵێکی لەگەڵ بوو ویستی قسە بکە و بەشداری مەجلیسەکە بکە حەسەنی کوڕی فەزل کوتی ڕۆڵە بێدەنگ بە لە تۆ گەورەتر و مامۆستای تۆ دانیشتووە مناڵەکە وتی قوربان ئەگە بە گەورە و بچووکی بێ ئەی بۆ خوا لە قورئانە بۆمان دەژێڕێتەوە هودهود باڵندەیەکی بچکۆلە بوو کەچی بە حەزەتی سولەیمان پێغەمبەر دەڵێ ئەحەط بما لەم تحیط به ئەوەی من دەیزانم تۆی نایزانی ئەی چۆن دەبێت باڵندەیەکیش بە سولەیمان پێغەمبەر وا بڵێ بۆ من مافیەوەم لێ لە مەجلیسەیە قسەیە بکەم مناڵەکە وای وت وتی قوربان ئەگە بە تێگەیشتن بێ خۆ داوت پێغەمبەر باوکی سولەیمان پێغەمبەر ئەی بۆ خوا دەفەرمێ وەفەهەمناها سولەیمان ئەوەی کە سولەیمان تێگەی داوت تێی نەگەیوە کەواتە بە تەمەن نییە ئەو مامۆستا گەورە قسەی بەرامبەر بەو مناڵە پێ نەما قسەی مناڵەکە زۆر بەجێ بوو معتەسەم خەلیفە بۆ دەچێتە ماڵی وەزیرەکەی کە ناوی خاقان نەبووە کوڕی خاقان کە وەزیر بووە ناوی فتح بووە معتەسەمی خەلیفە ویستی ئەم مناڵە بجوڵێنێ و زیرەکی تاقی بکاتەوە پێیوت ئەیهما ئەحسن داری ئەم داڕکم کامیان خۆشە ماڵی ئێمە یان ماڵی ئێوە مناڵەکە وتی ئەی الدارەینی کونتە فیها فهیە ئەحسن و قوربان کام ماڵی جەنابەت تیابی ئەو ماڵیان خۆشە ئەگەر لە ماڵی ئێمە بی ماڵی ئێمە خۆشە ئەگەر لە ماڵی خۆتان بی ماڵی خۆتان خۆشە پاشا ئەم قسەی زۆر بەلاوە گەورە بوو تیم ماڵەکە گرنگ نییە جەنابەت لە شوێبی ئەو ماڵیان خۆشە ئەو خانۆ خۆشە مستیلەیەکی گەورە لە دەستیا بوو لە یاقیق دروستکرا بوو وتی لەم مستیلەیە جوانترت بینیوە وتی قوربان بەڵێ ئەو دەستەی مستیلەکەی تێدایە زۆر لە مستیلەکە گەورەتر و جوانترە کابرای خەلیفە معتەسەم قسەکەی هێندە پێ جوان و مستیلەکەی دەرێنا زۆر بەنرخ وتی پێشکەشت بێ دوای ئەم شعرە جوانەی وت وتی نعم الإله على العباد كثيرة وأجلهن نجابة الأبناء ئای خەڵاتی خوا بەسەر بەندەکانیەوە چ زۆرە لە هەموو خەڵاتێک گەورەتر خوا مناڵێکی ئاوا نەجیبت بداتێ کە لە مەدیسا قسەیەکی پێ بکرێ مناڵەکە 7 ساڵ بوو تەمەنی ئێستا مناڵانی ئێمە دەبنە 17 ساڵ و 2 قسەیان لە مەدیسا پێ ناکرێ بۆ چونکە لە قەدیمە باو و باپیرانی ئێمە مناڵیان لەگەڵ خۆیاندا دەبێتە کۆڕ و مەدیسەوە لەناو دانیشتەکانە دایان دەنیشان ئێستا داژنیشێ لەگەڵمان تەلەڤیزۆن ناهێڵێ بابەتێکی زۆر زانستی عەرزی جەنابتان دەکەم کە بەڕێزێک بیبیری خستمەوە ئەویش ئەوەیە ئەو بەڕێزە خۆی گەورە شیفای بەخێر بۆ مناڵەکەی هەموو ئەو مناڵانە بنێرەکە ئەوەکو ئەوەن و دەبێت دەرسی ئێمە لێوەرگرین تازە و خەریکە لە دەستی بچێ ئینشاڵڵا لە دەستی ناچێ و خوا شیفایەدا ئەو بەڕێزەوە مناڵەکەم دەوری 4 مانگ بوو داماندەنا لە بینی دوو سەرینا و لە شوێنێکە لە عەرەبانەیەکە تەلەڤیزۆنمان بۆ هەڵدەگرت و پاپا و فیلم کارتۆن و ئانەمان بۆ دەخستە سەر مناڵەکەی ئێستا بۆتە 2 ساڵ و 2 مانگ فێری یەک وشە نەبووە فێری دایە و بابا ئەوانە نەبووە هۆشی لای هیچ شتێک نییە تەسویرەکەی نیشاندەم سەی تەلەڤیزۆن دەکا و هەڵدەپەڕێ باوکی تەسویرەکە ئاگای لێ نییە دەڕوا لە ماڵ دەڕواتە دەرەوە دەڕوا بۆ هیچ شوێنێک و ئاور ناداتەوە نازانێ ماڵی خۆیان کوێیە بە کوردی ئەم حاڵەتە بیان ئۆتیزم
مناڵی ئۆتیزم بردوێت لای برای بەڕێزمان دکتۆری شارەزا و پسپۆری بواری ئۆتیزمی مناڵان دکتۆر ملکۆ لە سلێمانی ملکۆ کوڕی ماوەسەمە لە ئاسعەدی گەورەی چەمچەماڵە دکتۆر ملکۆ پێی وتووە ئەوە تەئسیری ئەمە چەندین مناڵی ئەوامان لایە ئەو مناڵانەی لە 3 مانگ و 4 مانگ و 5 مانگیە دایک و باوک بۆی کە ئیسراحەت بێ دایکەکە تەلەڤیزۆنەکەی بۆ هەڵدەکا و ئەفلام کارتۆن و زەخس و سەمای بۆ دەخاتە سەر و مناڵەکەش چاوی لێ ناتروچێنێ بەڕێزان ئەو مناڵانە تووشی ئۆتیزم دەبن زۆر بە زەحمەتیش ڕزگاریان دەبێ مناڵێک دەبن لە دواییدا نازانن ڕوو لە شوێ دەکەن فێری قسە نابن فێری هیچ نابن تکایە ئاگاتان لە مناڵەکانتان بێ ئاگاتان لە نەوەکانتان بێ بۆ قەدیم مناڵ هەر عمری 6 مانگ و وشەی دەدرکان چونکە دایک ئەوەندە قسەی لەگەڵ دەکرد لایلایی بۆ دەکرد بە دایلایە دەینوان ئێستا بەس تەلەڤیزۆنەکە و ئێستا خەڵک موبایلی مناڵەکە 4 مانگە موبایلی دەداتە دەست وی پێوی بخافڵێ ئایپادی بۆ دەکڕێ لە 6 مانگی ئایپادێکی دەداتێ لە 8 مانگیە فێری بە حساب وشەی دەکا خەڵەیەکی گەورەیە لێی گەڕێ خۆت قسەی لەگەڵ کە با زمانی بکرێتەوە با گوێکانی بکرێتەوە ئەو مناڵانە تۆشی ئۆتیزم دەبن با هەمومان ئاگادار بین با مناڵەکانە وەکو مناڵانی پێشین قسەی بەجێ بکەن داواکارم لە خۆی پەروەردگار لە دینەکەی خۆی باشتر شارەزامان کە ژینمان بەختەوەر کە وەڵامی بەجێمان پێبێ بۆ هەموو قسەیەک وەڵامی جوان بیستین بۆ قسەکان و پرسیارەکانمان یا ربی خۆی پەروەردگار شیفای نەخۆشەکانمان بدەی یا ربی خۆی شیفای نەخۆشەکانمان بدەی لە مردوەکانمان خۆش بی دڵی غەمبارەکانمان خۆشکەی ئەو کەسانی مشکیلیان هەیە یا ربی خۆی گرفتەکانیان بۆ حەلکەی عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون